بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت ئەزیزانم. کارزان مەحمودم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ستۆدیۆی 147 هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. ستۆدیۆی 147 ئەجێندا و کارنامەی لیستی کۆمەڵی دادگەری و پرۆژەکانی کاندیدانی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەخاتە ڕوو. هەمووان لە هەرێمی کوردستان دەڵێن کە کێشەی یاسامان نییە، بەڵکو کێشەی جێبەجێکردنی یاسامان هەیە. لە هەرێمی کوردستان ئەم خولی شەشەمی پەرلەمانە کە دەچن بۆ پەرلەمان، ئەگەر کێشەی یاسامان نەبێ پەرلەمانتارەکان بۆچی دەچن بۆ پەرلەمان؟ ئەم خولەی داهاتووی پەرلەمان دوای کۆمەڵێک نسکۆ کە بەسەر هەرێمی کوردستان داهاتن لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕووداوەیەک لە دوایەکەکان دەتوانێت ببێتە خولێکی چاودێری ڕاستەقینە بەسەر حکوومەت وە دەتوانێت ئەرک و مەهابەکانی خۆی جێبەجێ بکات. بەگشتی ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان دەتوانێت بە ڕۆڵی خۆی لە کابینەی داهاتووی هەرێمی کوردستان هەڵسێت. لە کابینەکانی ڕابردوودا، لە خولەکانی ڕابردوودا لە 9 کابینەدا توێژی گەنجان یەکێک بوون لەو توێژەی کە زۆرترین مافیان خوراوە جا لە ناوەندەکانی یەکە ئیداریەکاندا بێت یاخود بەگشتی لە ناوەندە وەرزشیەکاندا. ئایا خولی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەو کاندیدانە بە تایبەت کە هەندێک لە کاندیدەکان دروشمی ئەوان هەڵگرتووە بچنە پەرلەمان تایبەت خزمەت بە توێژی گەنجان دەکەن؟ دانەوێت چی بکەن؟ دانەوێت چی بۆ گەنجان بە یاسا بکەن لە هەرێمی کوردستان بۆی لە کارنامەی حکوومەتدا مولزەم بکرێت و ئەرک بۆ حکوومەت دیاری بکات و خزمەتی گەنجان بکە؟ ئەمانە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ میوانەکانم هەریەکە لە بەڕێزان محەممەد ئیبراهیم کاندیدی ژمارە 9 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری، هەروەها بەڕێز عەبدوڕەحمان خالید کاندیدی ژمارە 17 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری گەنگەشە و گفتوگۆ دەکەم. هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن. میوانەکانم بەخێر بن. کاک محەممەد بەخێر بن، کاک عەبدوڕەحمانی بەش بەخێر بن. سەرچاوم کاک عەبدوڕەحمان، سەرەتا دێمە لای بەڕێستان. هەمووان لە هەرێمی کوردستان دەڵێن کە ئێمە گرفتی یاسامان نییە، یاسامان هەیە هەموو جومگەکان. طبعاً یاسا بەپێی زەمانەکان پێویستی بە ئەپدەیت هەیە و بەردەوام پێویستە کە پەرلەمانتارەکان پرۆژە یاساکانیان بەپێی زەمانەکان بگونجێنن. بەڵام پرسیارێک دێتە پێشەوە، ئەگەر ئێمە گرفتی یاسامان نییە، ئەی بۆچی پەرلەمانتارەکان دەیانوێت بچن بۆ پەرلەمان؟ مەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی گەورە بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویست. ڕاستیەکەی کاتێک کە باسی یاسا ئەکەین، پەرلەمان ئیشی سەرەکی پەرلەمان یاسادانانە. هەڵبەتە ئیشی سەرەکی پەرلەمان خۆی لە چەند بەشێکە بینێتەوە، تەشریع و هەروەها مراقبەی حکوومەت، چاودێری حکوومەت و هەروەها تەسلیقی بودجە و ئیسیجوابکردنی کاراکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوانی کە ئاڵێن کێشەی یاسامان نییە، دیارە هەر حەزیان بە یاسا نییە، چونکە بەڕاستی هەج وڵاتێک ئەگەر یاسایی نەبێت و تعدیلاتی ئەو یاسایانی کە دەرەکرێت بەپێی ڕۆژگار و عەسرەکان نەکرێت، بێگومانەوە وڵاتێکی کاولە و جۆرێکە لە پاشاگەردانی و حکوومەتێکی دارستانی دروست بێت. ئەم مستەڵەحە غەڵەتە کە زۆر جار لە ڕاگەیانەکان باز دەکرێت کێشەی یاسامان نییە. بەڵێ ئەمە مستەڵەحێکی زۆر غەڵەتە. خۆی ئەسڵ ئەوەیە کە بە وڵاتێک ئەوتی وڵاتی تەندروست، بە هەرێمی گەورەی هەرێمێکی تەندروست ئەوەیە کە 4 ساڵ جارێک لە کاتی خۆیە پەرلەمان هەڵببژێرێت و کاندیدی تازە بچنە هۆڵی پەرلەمان و هەروەها بەو عیلمەی یاخود بڵین بەو شەهادە و ئاکادیمیایی کە هەیەە کە پێشکەشی پەرلەمانەکرێت بتوانن ئەپدەیتی ئەو یاسا کۆنانە بکەنەوە و یاسای نوێ کە تایبەتە بەو سەردەمەی کەتیایە ئەژین دەربکرێت. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە، لەوەتەی هەرێمی کوردستان ئەلفوبای حکومڕانی دەست پێ کردووە هەر پێش ئەوەی باسی پەرلەمان بکەین ئەو کاندیدانەی ئێشتا نەچوونەتە پەرلەمان، کێشەیەکی زۆر گەورە هەیە، مەرج نییە ئەوەی کە ئەچێت خۆی کاندید دەکات کە شەهادەیەکی هەبێت. ئاڵێن بەس تەنها خوێنەوار بەسە. من بەڕاستی تێبینی ئەوم کردووە مەرجە ئەو کەسە شارەزایی یاخود پاشخانێکی یاسایی هەبێ بۆی بزانێ ئەرک و مەهامی خۆی چییە. بێگومان پێویستە ئەو کەسەی کە خۆی کاندید دەکات کە ئەبێ بە پەرلەمانتار پێویستە بڕوانامەی هەبێت، ئیختیساسی هەبێت لە بواری قانونە لە مەجالەکانی تریشە. بەڵام بەداخەوە سیر ئەەکەی پەرلەمانتارمان هەبووە لە خولەکانی پێشووە و کاندیدمان هەیە لە ناو ئەو 1970 کاندیدەی کە ئێستا خۆیان ئامادەکردەوە بۆ پەرلەمانی کوردستان، ئەسڵەن هەر ئیملایان تەواو نییە. دیێڕێ بنووسێ من و تۆ بۆمان ناخوێنێتەوە، هەر نازانی ئیملایە بکات. دەوەرە ئەمە ئەبەیتە پەرلەمان چاوەڕێیە ئەم هاوڵاتیان ئەم
خەڵکە چاوەڕێ ئەمە یاسای بۆ دابنێت ئەمە چاوەڕێیە خێرێک لەمە ببینێت. باشە ئەم لانانەی کەم جۆرە کەسانە کاندید دەکەن خۆیان نازانن کە ئەمانە لە پەرلەمان هیچ وەزیفەیەکیان نییە. بۆچی ئەم جۆرە کەسانە کاندید دەکەن لە کاتێکدا هیچ وەزیفەیەک هیچ کورسێک نییە بۆ ئەوەی کە ئەوان لەوێ لی دابنیشین و ئەوەی کە پێیانە لەوێ پراکتیزی بکەن. لە 92ەوە کە پەرلەمانی کوردستان دەست بەکار بووە جووت حیزبی دەسەڵات کە دەستیان بەسەر جونگەکانی ئەم وڵاتەیە گرتووە زۆرینەی کورسیەکان لای ئەوان بووە ئەمان پەرلەمان وەکو فلیمێک سەیرەکەن جووت حیزبی دەسەڵات وەکو فلیمێک سەیرەکەن ئەو پەرلەمانتارانی کە سەر بە جووت حیزبی دەسەڵاتن کاتێککە ئەچنە پەرلەمان ڕۆڵی ئەمان بەڕاستی یاسادانان و چاودێری حکوومەت و تەسیق بجۆ ئەوە نییە بەڵکو وەکو ئەکتەری هەڵسوکەوت دەکەن حیزب دەرهێنەرەکەیانە پێی ئەڵێ هەستە دانیشە ئاوا قسە بکە ئاوا بێدەنگوە بەسەنا لە شکاتێکا دەست بەرزەکەیتەوە لە شکاتێکا دەست دانیت بۆیە ڕۆڵی پەرلەمانتار لە ماوەی 33 ساڵی حکومڕانێتی ئەمەریکی کوردستانەیە لە چوارچێوەی جووت حیزبی دەسەڵاتە ڕۆڵەکەی لەوە تەسک کراوەتەوە کە دەوری ئەکتەرێک گەبینێت دەرهێنەرەکەی حیزبەکانی. زۆر باشە کاک عەبدوڕەحمان دەگەڕێمەوە لای بەڕێستان. کاک محەممەد ئێوەش بەخێر بن. پێشکەشکارێکی وەرزشی خۆشەویستی لە ناو خەڵک و لە ناو چینی وەرزشکاراندا من لە زۆر شوێن زیندی تۆم بیستووە کە هەم لە بوارەکەی خۆت بەتوانایی هەم مەحبوبیشی چاودێری پەرلەمانی کوردستان کردووە بزانی ئەو یاسانی کە لە ڕابردوودا لە بابەتی گەنجان و لە بابەتی وەرزشیدا یعنی با پرسیارەکە وا بکە من نازانم کە پەرلەمانی کوردستان هیچ یاسایەکی هەبێ کە چوارچێوە یاسایەکانی وەرزشی بە یاسا کرد بێ. ئێوە ئەگەر بتانەوە بڕۆن بۆ پەرلەمانی کوردستان دەتانەوێت چی بە یاسایی بکەن لەوێ لە خزمەتی چینی گەنجاندا بێت؟ بەڵێ پێشەکی بەناوی خوا سپاس بۆ کاکارزان سپاس بۆ کاک عەبدوڕەحمان سپاس بۆ بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان. کاکارزان ئێمە لە کابینەکانی ڕابردوو تا وەزارەتی وەرزش و لاوانمان هەبوو بەڵام دوایەوە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی یعنی وەرزش و لاوان تێکەڵ کرا لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە هەم تێکەڵەوە شتێک نەما بەناوی وەرزش و لاوان دواتر بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش لە شاری ئەولێر سەرپەرشتی کارەکانی وەرزشی کردووە لە زمنی وەزارەتی ڕۆشنبیریە. ئەمە یەکێکە لەو کەلێنە گەورانەی کە هەیە پاژووی وەزارەتەکان کەم کرایەوە لە هەرێمی کوردستانە کامە وای کرد خزمەتی وەرزش بە شێوەیەک لە شێوەکان بچێتە دووە. مەوەکو من کێشە حکومیەکە بۆت باس دەکەم وەکو کاری پەرلەمانیش خەمخۆرانی وەرزش نەبووە ڕاستە کۆمەڵێک جار هەوڵ دراوە لە ڕێی گلەی و گازندەکانی وەرزشکارانەوە چەند پەرلەمانتارێک هەوڵیانداوە گلەیەکانی وەرزشکاران بگێنە پەرلەمان بەڵام وەکو پێویست نەبوو وەکو پێویستیش بە دوواداچوونی بۆ نەکراوە خاڵی کاک عەبدوڕەحمانیش باسی کرد ئەوەندەی سەرنجە چێتە سەر و فۆکسە چێتە سەر بڕیارە حیزبیەکان و بڕیارە سیاسیەکان ئەوەندە فۆکسەکە ناچێتە سەر یعنی ئەگەر پەرلەمانتارێکیش پرۆژەیەکی وەرزشی بردی بێ کاتێک یاعازێکی نوێی بۆ دێ کاتێک بەنامەیەکی نوێی بۆ دێ لەلایەن حیزبەکەوی لەلایەن چواردەورەکەوی ئەمەی لە یاد دەکا ناچێ بە دوای بکێ خەمخۆری ئەم بابەتە نییە. من وەکو خۆم خەمخۆری ئەم بابەتە من وەکو سەرەتا ژووتوم و لە زۆر شوێنیژەم قسەم کردوەوە من سواسی کۆمەڵی دادگەری کوردستانەکەم کە لە مەشا داهێنانی کرد لەبەرەوەی ئێمە لە قسەکردنیشم لەگەڵ بەڕێزانی ئەنجومەنی سیاسیش من وتم تایبەتمەندی من بواری وەرزشە اختصاصم بواری وەرزشە چەند ساڵە لە بواری وەرزشا خزمەتەکەم و پەیوەندیکی باشم لەگەڵ گەنجانە هەیە و خۆشم یاریزان بووم لە بوارەکانی وەرزشان یاریزانی چەندیاریکی وەرزشی بووم و شارەزایم لە بۆیە ئەمەوێ من لە داهاتوو خزمەتی ئەو بابەتە بکەم یا ئەو کەیسە بکەم کە خزمەت نەکات. کاک محەممەد کاندیدانی ڕابردوو یاخود پەرلەمانتارانی ڕابردوو بۆچی ناتوانی وەکو پێویست خزمەتی چین و توێژی گەنجان بکەن؟ لەبەری خۆیان تایبەتمەند نەکرد تایبەتمەند نەبوون لەو بابەتەدا نانزانیوە کێشە و گرفتی وەرزش و لاوان لە چیدایە بە هەشە ئەزانێ بەڵام تۆ بۆ نمونە اختصاصی لە یەک بەشانیە بۆ نمونە ئێستا کاندیدمانە بۆ ئالاساس پەیوەندی بە شوێ پەیوەندی ڕاستەوخۆی بۆ شوێ بەس کە چۆتەوێ پێنج ئەرکی حزبیشی بەسەردا درراوە کە کرا بە 6 ئەرک تۆ تام پێنجە جێبەجێکی شەشەمە بیرەچێت و لەبەری شەشەمیان لە لای هەمویان ینی لاوااسترین قەراریانە کە بچنە سەری تۆ تا پێنج خاڵی سەرەکیەکان بیر دەچێتەوە بەڵێ تا ئەم پێنج خاڵە سەرەکی ئەم چوار خاڵە سەرەکی جێبەجێکی ناگەیتە شەشەم. بەس تۆش دوجار هەر کاندیدی لەسەر لیستی حزبێک کە سیاست دەکات تۆش ئەم بابەتی خزمەتکردنی وەرزش و لاوان تا ئەو کاتێک کە پێت دەچێتە ناو پەرلەمانەوە باسی دەکەی یان نەخێر بە فعلی لە ناو پەرلەماندا خەمی تۆ زیاتر چاودێریکردنی ئەم پرسانە دەبێت کە پەیوەندی بە گەنجانەوە هەیە یاخود دەچی لەوێت جێبەجێ ئەجێندای حەزب دەکەی ینی کامیان خۆت ئاماژەت بۆ کرد کە
زیاتر ئەجێندای حزبیان لە پەرلەمان جێبەجێ کردو تۆ لەو بینەدا کامیان دەکەی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان سواز بەخوا لە ماوەی ڕابردوو ئەو قەڵبە و ئەو نەکسانی هەیە هەنی کۆمەڵی لێ بەدەرە تۆ بڵێ ئەو نەکسانی کە بەسەرێنی کوردستان وەکو کاری من پەرلەمانی کوردستان پێگاتۆ لە 100 پەرلەمانتار لە خولی نوێدا 99 پەرلەمانتاری با هەموو ئەرکەکانی دیکە بگەرناستۆ تر بە موچەوە بە مامۆستاوە بە خوێندکارەوە بەمەوە بە 99 پەرلەمانتار باوەرکەی خۆیان بگەرنە دەست با پەرلەمانتارێکی تیابێت جیاواز بێ لەوەی کە پەیوەندی بە سلکێکی تایبەت یا بە کەیسێکی تایبەتەوە بێ کە بتوانێت لەگەڵ هەمووانە هەمانگی لەگەڵا بکە کەیسی وەرزشی کاکارزان هیچ کەسێک کێشەی لەگەڵ کەیسی وەرزشیان نییە گەر بەدەمیەوە بچی بە بەلایانی دەسەڵاتەوە بەلایانی بەدەسەڵاتەوە بەلایانی ئیسلامی تۆ بەلایانی ئەلمانی تۆ کەس کێشەی نییە ئێمە کێشەمان لە خراپ بەڕێوەبردننی وەرزشا هەیە خراپ بەڕێوەبردنەکەش چییە؟ چاودێریی گەورەمان نییە بە سەریەوە کاگای لە شتەکان بێ ئەم بودجێ بۆ پرۆژەیەک سەرفەکرێ لە وەرزشە کەسێکی شارەزامان نییە لە سەرەوەی حیزبەکان کە ئەم پارەیە نەدەست ئەو کەسی کە دەنێڵم ڕۆم پرۆژەی پێ بکە ناتوانن بە دوواداچوونی بۆ بکەنەوە نازانن چیژەکەن و لە بەروی مەژغوڵیشتیشن تۆ ناتوانانی سەرقاڵیەمە بی بەڵام ئەم بابەتەی من وەکووتم نەونۆ ئێمە وەکو ئەجەندا وەکو ئەو کار کە ئێمە خۆمان لەخوا بەزیابێ مسلمانین خۆمان بە مسلمان نەزانین دین لامان هێڵی سوورە و دوای دین ئێمە دڵنیاین لەوەی کە حیزب ئەو ئامانجانی کە دەیدا بە ئێمە بۆ خزمەتی خەڵکو و خاکە و شتێک نییە کە بۆ نمونە خۆی یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەڵێ موچەی پەرلەمانتار یانی زۆر جارەمە بۆ موچەی پەرلەمانتار بەرزە خۆی بێ موچەی پەرلەمانتار بەرزترین موچە بێ لەبەرەوەی ئەم پەرلەمانتارە نەکردرێت و نەفرۆشێت بەڵام بەداخەوە ئێمە بەرزترین موچەشیان نەیرێتێ بەڵام کڕین و فرۆشتنیش زۆر ئاسانە قەناعەتیان پێی نییە قەناعەتیان پێی نییە ئامی پێ دەڵێم خۆی بۆچی موچەی پەرلەمانتار بەرزە لەبەرەوەی کە کڕین و فرۆشتنی پێوە نەکرێت لەبەرەوەی بەکارنێن لێ خاوەن بڕیاری خۆی بێ بەڵام ئێمە لە وڵاتی ئێمەیان نە موچەشی چەند دەبێ کڕین فرۆشتنەکەی کرێت لەبەرەوە من وەکو اختصاصی خۆم کار دەکەم لێ ڕاستە کاندیدانی دیکە جۆرێک لە باگراوندی حزبیان وان لێ دەکات جۆرێک لە سیراء لەناو پەرلەماندا دروست بکەن طبعاً پرۆژەیاسەی حزب دیارە هەر حزبێک کۆمەڵێک پرۆژەیاسە و هێڵی سووری هەیە بەڵام بەڕێستان وەکو کاندیدێک وابزانم بانگەشەی خزمەتی گەنجان و لاوان و چینی وەرزش دۆستان دەکەی پێم وانە لە ناو هیچێک لە فراکسیۆنەکان نامەحبوب بن بۆ پێی کە بە ڕوحێتێکی وەرزشی شەوە دەتانەوێت بچن بۆ پەرلەمان بەڵێ ئەم ڕوحێتە وەرزشی کە ئێستا هاتانە لە پەرلەمان دەمێنێت وەڵاوە خوای زانێت تۆ نازانین لە داهاتوو چی ڕوودەدا کەس لە داهاتووی خۆی نازانێ بەڵام من ئەگەر وەکو وتم ئەگەر وەکو نوێنەری حیزبیش بچم ئێمە حیزب ئەوەی کە دروست بووە بۆ خزمەتی خەڵک دروست بووە حیزب وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک ئێمە دوو ئامانجمانەیە وەکو حیزب یەکەم خزمەتی دین دووەم خزمەتی خەڵک ئیتر لەم سۆنگەیە و لەم چوارچێوێدا ئێمە دەمانەوێت خزمەتێکی تایبەت بە گەنجان بکەین و بۆ یەکەم جار پەرلەمانتارێ بنێرین لە ڕێی حیزبەوانێ خزمەت بە چینی گەنجان و وەرزشکاران کە بە هەموو ڕەنگە جیاواز دەکات ئێمە دەبینین کە پرۆژە یاسایەک پرۆژە پێشنیارێک تا دەبێت بە یاسا پێویستی بە زۆرینەی پەرلەمانتاریدا تاقە پەرلەمانتارێک ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە دەرفەتی دان و بچنە پەرلەمان دەتوانێت ینی لە پەرلەمان بە تەنیا ئەسپی خۆی تاودات یاخود بەس تەنها ڕۆڵی پێشنیازکردی بۆ دەمێنێتەوە و زۆرینە دەنگی پێنادات کاکارزان من بوارەکەی خۆم باسەکەم عیلاقی بوارەکانی ترم نییە دروشمی لابردن و دروشمێکە بۆ نمونە بڵێ کەسانێک کە لە پۆست و پێگەیەکا من ناتوانم ڕاستەوخۆ بە لابردنیەوە نەمەوەرکە بکەم بەڵام ئەتوانم بە هەماهەنگی بەڕێکەوتن بە پێدانی شێوازی بەڕێوەچوون بە پێدانی خزمەتێکە خزمەتی ئیشەکەی خۆیان بکە و بە هەماهەنگی لەگەڵیانە ئەتوانین ئەم پرۆژەیە ڕێکینەوە هەنگاو بانگاو ئێمە هەنگاو دەنین ئێمە ناتوانین ڕاستە و خۆ بگەینەوەی کە خۆمان نەمانەوە جارێ تو ئەبێت لەگەڵ ئەمانە کار بکەی یعنی هەموو سیستمێکەگەر تۆ بتەوێت سەرکەوتوو بیتیا ڕاستەوخۆ بە تەڕتکردن بۆ ناچێتە سەر ڕاستەوخۆ بە لابردن بۆ ناچێتە سەر ئەبێ هەماهەنگی لەگەڵا بکەی تاوی بگاتە سنووری خۆی ئەگەر هەر نەکرا ئەو کاتە تۆ شێوازێکی نوێ بەکارێنی و پرۆژەی وەرزشیش پرۆژەیە نییە کە تۆ دانیشی دوژمنایەتیشی گەوری لە سەبەیە لە بەرژەوەندی کەسی گەورە خزمەتە کە لە کۆتای ئەم خزمەتە هەر ئەکرێ
بەڵام ئەوان بە غەڵەتێکن ئەوان بە لێ ڕابردن بەلاتە بۆ لابردن ناچن بۆ ڕاستکردنەوە دەچن بەڵێ بۆ ڕاستکردنەوەمان ڕاستکردنەوەی زۆر باشە کاک محەممەد دواتر وەڵامی ئەو پرسیارمدەوە کە گەنجان کە چین و توێژێکن زۆر گلەی لە دەسەڵات دەکەن زۆر گلەی باوڕێن بە پەرلەمان نەماوە تا چەند گرنگی ئەوە دەزانن کە پەرلەمانتارێک کەسێک بنێرن بۆ پەرلەمان یاخود پەرلەمانتارێک وجودی هەبێت لە پەرلەمان کە لە کێشەکانیان تێبگات لە گرفتەکانیان تێبگات و بۆی کە بۆیان بە یاسایی بکە ئایا ئەم هۆشیاریە وەرزشیە لە ناو چین و گەنجان تا چەند بڵاو بەڵام دواتر وەڵامدەوە کاک عەبدوڕەحمان دەگەڕێم و لای بەڕێستان ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی یاسامان نەبوو بەڵام لە خولەکانی ڕابردوودا تا چەند ئەو یاسانەی کە هەبوون طبعاً وەکو پێشتر ئاماژەت پێویستیان بە ئەپدەیتکردنەوە هەیە لە هەموو وڵاتان ئەوەی کە هەبوون و ئەپدەیت بوون دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەت جێبەجێ کردووە ئێمە بە هەر یاسا دەربکەین بە هەر یاسا ئەپدەیت بکەینەوە بەڵام لە کاتێکدا کە جهتێک نەبێت کە یاساکە جێبەجێ بکات لێرەدا هیچ ڕۆڵێک بۆ یاساکە دەمێنێتەوە لە ڕاستیدا ئەم باسی یاسامان کە زەرورە و ئیشی پەرلەمانتاریەکێکە لەوانە لەوانە بەڵام لە دوای ئەوەی کە یاسا دەرکرا کە شتەکە چووە سەر سکەی خۆی پێویستمان بە دەسەڵاتی قەزایی سڵتەی قەزایی و سڵتەی تەنفیزی هەیە کە ئیش لەسەر ئەو یاسایە کات لە دوای ئەوەی پەرلەمان یاسایە دەرئەکات بە فیلتەری ئیمزای سەرۆکی هەرێمی کوردستانەتی ئەپەڕێ و لە وەقاعی کوردستانیا بڵاو ئەبێتەوە پێویستە ئیتر جێبەجێ بکرێت جێبەجێکردنەکەیشی لە دوای ئەوە دێت ئەبێ سڵتەی قەزایی ممارەسەی جێبەجێکردنەکەی بکە و هەروەها سڵتەی تەنفیزی کە خۆی ئەبینێتەوە لە هەیئەی پۆلیس و وەزارەتی ناوخۆ بە شێوەیەکی گشتی ئەمانە شەربامان شێوە ئەگەڕێمەوە بۆ خاڵی یەکەمم سیر ئەەکەی ئێمە بەڕاستی کاندی دەگەنێنینە پەرلەمان هەر وەکو وتم هیچ شاهادەیەکی نییە ئیملاکەشی تەواو نییە ئەمە هەیئەی تەشریعیە سەیری هەیئەی قەزا هەیئەی تەنفیزی بکە کە بڵین سلکی پۆلیسە کە بەڕاستی ئەمە ڕخنە لەم بابەتە ناگرم دەستخۆشیان لەکەن پێویستە کەسێک کە ئەمڕۆ تاعی نەبێ ئەبێ بە پۆلیسێکی ئاسایی بڕوانامەکەی لانی کەم ئامادەیی بێت 12 ئامادەیی بێت ئەمە بۆ سڵتەی تەنفیزی وایە بەڵام سیر ئەەکەی ئەوەی کە یاساکە دائەنێت و تەسلیمی ئەمیەکان ئەمبانە خوێنەوار بێت تۆ سەیری لەم فەنتەڵۆسەکە شتێ بابەتێکەیە نازانم چی ترپەی پێ ئەڵێن کە شتێکی بەدڵ نەبێ ئەڵێ هۆرەیەکی گەرەکە وەڵا ئەمەی ئەمانە هەزار هۆرەی گەرەکە هەر هەمووی گیانی هۆرەیە ئەمە ئەوەی یاساکە دادەنێ هیچ مەرزنیە لەسەری بڕوانامە هەبێ بەڵام ئەوەی جێبەجێ کات کە ئەمە ڕخنی نییە لەیەکدی ئەمە ئیشتی باشە ئەوەی جێبەجێکارە پێویستە سەلیقەی تەنفیزی هەبێت بۆ سەروبەریە بۆچی هەیە کاک عەبدوڕەحمان بۆ نێشتنی ئەرزشی پەرلەمانە کە وان لێ کردووە قورسایەکان بەم شێوازە هێناوەتە خوارەوە بەڵێ کارم هەموو قسێکی جوانی کرد یەکێک لەو نەریتە زۆر خراپانە کە لە خولەکانی پێشووە هەبووە ئەویش من بەڕاستی لەم ماوەی هەبانگەشە بژاردنایە باسم کردووە لە زۆر ناو کۆڕ و کۆمەڵەکانە باسم کردووە ئەویش ئەوە بووە وەکو تەماتەوە خەیار کڕین و فرۆشتن بە پەرلەمانتارۆ کردووە سەرڕای ئەو موچەزە بە لە حەشکە هەیەی کڕین و فرۆشتیان بۆ کردووە ئەمە بۆچی لەبەر ئەوەی پەرلەمانتار وەکو پەرلەمانتار نەچۆتە ناوەڵی پەرلەمانەوە بەڵکو وەکو ئەکتەرێک چووە تااقەتی لێبوو بێ بەدەست ئەم حیز بۆ یاری پێکراوە کڕیوێتی ئەمی بەدڵ نەبوو بێ خۆی فرۆشە بۆ حیزبێکی تر بۆیە بەڕاستی ئەمە یاسا و بۆ دابنێ هەروای تێکەواتە کەسێک کە ئەکتەر بێ کەسێ هەر ڕۆژی چۆپیە بێت و بەدەست حیزبێکۆ نەپێویستی بە شەهادایە نەپێویستی بە خوێنەواری هەیە بەڵکو بچێت لەوەیە چۆنەڵەیە کورسیەکانی ئەم حزبانش هەر بە ئەن قەست ئەم جۆرە کاندیدانە بهێنە پێشەوە لە ژێر کاندیدی سەربەخۆ یاخود هەندێکیان ڕاستەخۆ سەر بە حزبەکانیشن بۆی کە بەڕاستی کەسێک کە هەست بە قورسایی خۆی بکە هەست بە قورسایی ئەکادمی خۆی بکە ڕەنگە نەتوانێت ببێ بە ئەو دەسڕێک کە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە خولەکانی ڕابردوودا ئەوە بۆ هەموو لە ئاشکرا بووە زۆرینەی پەرلەمانتارەکان کە بەڕاستی حیزبی حاکم سەرپەرشتیان ئەکات و هەڵیان ئەسوڕێنێ وەکو ڕۆبۆ دوابوون و بە دوگمە ئیشیان پێکراوە وەکو ڕۆبۆ دوام بە دوگمە ئیشیان پێکراوە بۆچی لەبەر ئەوەی ئیشی حیزبی حاکم ئەوەی سەلماندووە لە ماوەی 33 ساڵە بەس خەمی گیرفانی حیزب و بنەماڵەی بووە هاوڵاتی بووە بە ژێرپێیەوە بۆیە پەرلەمانتارێکی چالاک و ئەکتیڤ و بە سەلیقە و خاوەن بڕوانامە و ئەکادیمی نارێنێتە ئەوێ خزمەتی خەڵک بکات پەرلەمانتارێگەنێ با خوێنەواری نەبێت با چۆنەڵێت هیچ بەهایەکی کۆمەڵایەتی نەبێت گرنگ ئەوەیە حیزب پێی بڵێ یەک و یەک ئەکاتە دوو یەک و یەک ئەکاتە دا هەروەکو یەک سەیری بکات باش بەم شێوەیە زۆر باشە لە تەسەسولەکە بەم جۆرەیە دەبێت لە پەرلەمان یاسا دەربچێ ئەنجومەنی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن ئەوەی کە حکوومەت و جهەتە تەنفیزیەکانن جێبەجێ بکەن
و سەرۆک وەزیرانیش کە سەرۆکی کابینەکەی سەرپەرشتی بکات. بەڵام دەوترێت لەم خولانەی ڕابردووی پەرلەمانی کوردستان تەنانەت یاساکان نەک یاساکان پرۆژە پێشنیازەکان کە هێشتا خوێنەوەی یەکەم و دووەمیان بۆ نەکراوە هیچ یەکێکیان نەنێردراون بۆ کارنامەی پەرلەمان هەتاوەکو سەرۆک وەزیران خۆی موافقەتی لەسەر نەکردبێت. واتە ئەمە جۆرێک لە دوورینی یاسا نییە بە کاڵای بە باڵای حکوومەتدا. ئێوە بەو کەمینەیە کە بڕۆن بۆ پەرلەمان دەسەڵاتیەوەتان هەیە کە ئەم دەسەڵاتە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگرتنەوە یاخود کاتێک ئەمە بە ڕێڕەوی یاسایی خۆیدا دەڕوا کە پەرلەمان خۆی سەرپەشک بێت شتێک کێشەی هاوڵاتیانە بێنێتە پەرلەمان و بیکا بە یاسا. بەڵێ ئەوەیان بە ڕاستکردنەوەیکی بۆ بکەین لە دوای یاسا لە پەرلەمان دەرەچێت ئەچێتە لای سەرۆکی هەرێم ئیمزاکرێن نەوەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە سەرۆکی هەرێم دواترەوەی کە جێبەجێ دەکات حکوومەتە ئەنجومەنی وەزیران هەتاوەکو بەشەکانی خواردخۆیەوە. ڕاستیەکەی ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستانە قابلی جێبەجێکردن کە پێویستە جێبەجێ بکرێت جێبەجێ ناکرێت. هەم سوڵتەی قەزایی لەژێر پرسیارایە هەم سوڵتەی تەنفیزیش لەژێر پرسیارایە. لە وڵاتی بەڕاستی یاسا جێبەجێ ناکرێت کە حیزبی حاکم یاخود بڵێ دەسەڵات لە وڵاتیە خۆی یاساشکێنی یەکەم بێت. من نمونەیەکی بۆ هێنمەوە. من محامیم چەندین دۆسی ئەوەشم لەلایە لەو محکەمانی کە من ئیشی تێەکەم یەکێک لەو متتەهمانی کە یەتە محکەمە ئەوەیە کە لە دارستانەکانە دار ئەبڕێت کە ئەمە بەڕاستی بەپێی یاسای دارستان و یاسا تایبەتەکانی خۆی ئەمە جەریمەیە و نابێ بکرێت. بەڵام لەمە گەورەتر جەریمە لەمە گەورەتر ئەوەیە ئەم حکوومەتەیە کەوا لە هاوڵاتیەکە سوتەمەنی نایاتێ ئەو نەوت و داهاتی ژێر زەویە ئەیفرۆشێت و بە قاچاق ئەی با یاساشکێنیەکان و هاوڵاتیانی خۆی سوود لەمە نابینن ئەم ناچارە بێت دەست بەرێت بۆ ئەو یاساشکێنیە کە دارستان بڕینە ئەگینا وڵاتێکەگە غاز بۆ هاوڵاتیەکانی دابین بکات نەوت سوتەمەنی بە شێوەیەکی گشتی دابین بکات ئەمە وەکو نمونەیەک باسیەکەم کەواتە هاوڵاتی پەنا ناباتە بەر یاساشکێنی ئەوەی بەڕاستی کاراکتەری یەکەمە و پاڵەوانی سەحاکەیە لە بواری یاساشکێنیە حکوومەت خۆیەتی. کەواتە حکوومەت یاسای دارستان جێبەجێ دەکات یان جێبەجێ ناکات؟ نەخێر حکوومەتی بەڵێ یاسای دارستان جێبەجێیەکە بە شێوەیەک ئەو یاسانی بەڵێ لەسەر منێکی فەقیر کە دەسم بە هیچ کەسێک ناگات کە بەڕاستی ناتوانم ماڵ و مناڵەکەم لە زستانە گەرم بکەمەوە کە بە ئارزوی خۆی ئەتوانێت ئەم لاولان پێ بکات. بەڵام مەسئولێک کە مەسئول بۆ نمونە مەسئول کۆمیتەیە کە مەسئول لقێکە ئەسڵەن دەسەڵاتی تەنفیزی هەر ناوێت لەسەری ناوچاویشی بکات. باشە لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەم یاسانەدا ئێمە داواکاری گشتیمان هەیە. ئێمە لە هەرێمی کوردستان خۆی دەبێ کەیسانە بجوڵێنێت تاوەکو ئێستا داواکاری گشتی لە نۆ کابینی ڕابردووی حکوومەت داتوانیوێتی ئەمانە ئەم کەیسانە بچوڵێنێت ئەگەر یاساک جێبەجێ نەکرابێت. بەڵێ من بەڕاستی ڕێزم هەیە بۆ ئەندامانی داواکاری گشتی بە شێوەیەکی گشتی بەڵام زۆرینی زۆریان ئەوەی کە بە دەسەڵاتی ڕەها بەدەستێتی داواکاری گشتی ئەمڕۆ لەژێر پەستانی هەردوو حیزب خینکێنراوە هیچ شتێک ناتوانێت. جاری وا هەیە داواکاری گشتی بە شتێکی زۆر بەسیتەوە خۆی مەشغوڵ ئەکات کە بەڕاستی ئینسان حیفی لێ تۆ داواکاری گشتیت مەمەوە خۆ مەشغوڵەکەی ئەگەر ئەڵێ بەڵێ ئەمیشە ناقانونیە پێ مەشغوڵەکەم سەر و سەر چاوم بە زۆرە کاکە گیان شتی تر بکە. بۆ نمونە لە دەڤەری پێنجم من خەڵکی پێنجوێنم لەسەر 21 مرور داواکاری گشتی بۆ نمونە ئەگەر بە پێی یاساجی هەڵسوکەوت لەگەڵ ئەم مادەیان نەکرێت خۆی سەرقاڵەکە پێوە دەسوچاوی خۆش بێ و ئیشی خۆیەتی. بەڵام شەوانە هەتا بەیانی لە ڕێگەی ئەو بارانی کە داخلینەوە هەرێمی کوردستانە بێت حیزبی حاکم بەفری بە تڕێلە ئەیبات کەس نازانێت داهاتەکەی بۆی داواکاری گشتی هەر ناوێت هەناسی لێەوە بێت. زۆر باشە لەم دۆخە کە هیچێک لە مؤسسەکان ئیشی خۆیان ناکەن هاوڵاتیان تا چەند ئومێدیان بەوە هەبێت کە پەرلەمانی داات و پەرلەمانێک بێت کە بتوانێت ڕۆڵی خۆی بجێڕێت و حکوومەتێک کە لەسەر ئەساسی ئەم پەرلەمانە پێک دێت بتوانێت ڕۆڵی خۆی بجێڕێت و ئەم شتانە بستنەوە شوێنی خۆیان وەک کاک محەممەد وتی بە تەواوەتی ئەم وەسانە لا نەبین بەڵکو ئەم ئینحرافات و لادانانەی کە هەن بیان خینەوە سەرسکەی خۆی چۆن دەتواندرێت ئەم دۆخە شێواوەی لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بخرێتەوە سەرسکە؟ بەڵێ مامۆساکارزان بەڕاستی ئیتر ئەوێ هاوڵاتی ئەوە بزانێت کە ئەم دوو حیزبە ماوەی 33 ساڵە ئەمە وەزعیانە 33 ساڵی تریشیان بیتۆ لەمە باشتر نابن. پێویستە ئیتر فرسەت بدا بەلایەنەکانی تر فرسەت بدا بە ئێمەی کۆمەڵی دادگەری لە باشترین حاڵەتە ئێمەی کۆمەڵی دادگەری 7 کورسیمان هەیە تۆ بۆ 7 کورسیەوە ئەتۆ گلەییشم لێ یەکەیت و داوای چاوەڕێشتی باششم لێ یەکەیت بەڵام 7 کورسی ویاوە بۆ من 100 کورسی ویاوە بۆ
حەو کورسی داوە من پێویستە بەڕاستی ئیتر مەجال بدا بە من بێمە پێشەوە من چونکە بەڕاستی خەمخۆری ئەوم سەلیقەی دەوڵەتداریم هەیە من لەخوا ئەترسم فێڵی لێ ناکەم دروی لەگەڵا ناکەم ئەو هەموو هاوڵاتیان هەموو خولێک ئاوا بۆ شێوەیە فرسەت بدەنەوە بەم دوو حیزبە ئیتر پێویستە هاوڵاتیان گری لە خۆیان بکەن. دەگەڕێم بۆ لای بەڕێستان. کاک محەممەد ئاماژۆت بۆ کرد بۆیە وەکو پێویست خزمەت بە چین و توێژی گەنجان نەکراوە لەبەرەوەی و کەسانی کە لە ناوەندەکانی یاسادانان و بڕیاردان و جێبەجێکردن لەوێ بوون ئیخساسیانەوە بابەتە نەبووە لە خەمی گەنجان تێنەگەیشت و نازانانی و کە گەنج چی پێویستە. پرسییم کە تا چەند گرنگە ئەو کەسەی کە دەبێتە نوێنەری گەنجان لە پەرلەمان و دواتر لە حکوومەتدا لە خەمەکانی گەنج تێبکە خۆی لە ناو گەنجاندا بێت. بەڵێ خۆی کاکارزان لە پێش ئێمە ئەوە بزانین گەنج مناغی هەموو کۆمەڵگەیەکە ئەمە حاڵەتیژی حتمیە. وەرزش پێکەوە ژیانیشی هەموو ڕەنگەکانە لەبەرەوەی لە وەرزشا کە تۆ وەرزشەکەی کە تۆ چیتە نێویاریگاوە هەموو شتێک لەبیر دەچێتەوە. کۆمەڵبوون و یەگرتووبوون و پارتیبوون و یەکێتی بوون و گونەوەی نوێبوون و گۆڕانبوون و ئەمانە هیچی نامێنێت کە تۆ ئەو بلوسە وەرزشێت لەبەر کرد یا کە توی سیری یاریەکەت کرد ئەمە نامێنێت تۆ بۆ ئامانجێکی دیاری کراوە چیترم یاریە کاراتەیە باسکەیە بالەیە هەموو شتێکە کەواتە وەرزشی ئێمە پێکەوە ژیانە ئەم پێکەوە ژیانە پێویستی بە هەماهەنگی هەمووانە پێویستی بە کۆدەنگی هەمووانە و هیچ کەسێکیش لەگەڵ ئەم پێکەوە ژیان و ئەم خزمەتکردنی گەنجەیە هیچ کەسێکی شکالی نیە لەبووی لە کۆتایە مە شانازیەکە بۆ هەمومان یعنی شانازەکە لە کۆتایە بەس بۆ تۆ نابێکە میشاکی بەڵکو شانازی ئەوانی دیکەشی دێتە پاڵ ئێمە کێشەمان چییە لەوەی کە خزمەتی گەنج و وەرزشکاران ناکرێت کاکارزان خۆی ئەسلی کێشەکە ئەسلی کێشەکەی ئێمە هیچ سەرۆک حیزبێک کێشەی لەگەڵ وەرزشکارانان نیە و بەدەم وەرزشکارن و ئەو داواکاریانەی وەرزشکاران هەیەە ئەو داواکاریە زەبەلاحانە نییە کە بڵی موچێ دابینەکەم بۆ فەرمانبەران و ئەمە دابینەکەم بۆ تۆزێک ناز هەڵگرتن ئەم پارە زەبەلاحەنیە کە تۆ نەتوانی پێ بکرێت دروستکردنی چوار پرۆژەی گەورە نییە ڕێگاوبانەکان نۆژەنکردنەوە نیە نە ئەمە هەموو ساڵێک بەڕێوەبەرەتی گشتی وەرزش بودجێگە بێت لە حکوومەتەوە وەری بگرێت دابینی بکاتەوە بۆیانەکان یانەکان پێوەی بەڕێوە و هەنێک یانەش پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ سەرۆکی حکوومەت یاخود لەگەڵ حیزبەکاندایە بۆی بڕەپارەیە وەربگرن لە بەڕێوەبردننی یانەکانە سەرفیکەن تا ئێرێمە هیچی شکالێکمان نییە پارەش دەدرێت بەڕێوەبەرەتی گشتی وەرشیش تا ڕادەیەک پارە دەدا بەڵامی تر خۆی بای ئەوە ئەتوانێت داوای پارە بکەن جورئەتیان نییە لەوەی زیاتر داوا بکەن مەبەستەکە لێرەدا چییە ئەو حەلەقەی وەسڵی کە لە بینی وەرزشکاران و لە بینی سەرۆکی حیزبەکان و کەسە باڵەکانی بەڕێوەبەران هەیە لەوەی کە پارەکەیان لایە ئەم کەسەی کە لە مۆسەتەیە ئیشەکە کێشەکە لە مۆسەتەیە ئەمان خەریکی پاشقوڵ و کێشەکە لە مۆسەتەیە ئەم مۆسەتە دروستەکە ئەم بیری لای داوەتکردنی ئەندامانی دەستەی کاریگەڕیەکە یانەیەک بەستی پێکی تۆپی پێی هێن و ئەندامی دەستەی کاریگەڕیە کاکە تۆ نۆ بۆ چییە ئەمە غەڵەتە هەر یەکە موچەیەکی هەیە ئەم موچە کاکە خەڵک وازانێمە بەس موچێ وەڵام موچەکەم 250 ئەی نەسریەکە و چەنەکە وەریەگری ینی خەڵک بەس سابی موچاگە ئێستا بۆ نمونە ئەندامانی چی تۆپی کوردستان لێ وڵا کاکە ئێمە موچەکەمان 300 350 250 ئەی نەسریەکە و کە علاساس تۆ ماگانە لە سلێمانی و تەولێر و لەولێرەوە چی تۆ سلێمانی ئەو نەسری حسێب ناکەی کە تۆ سەرفیەکەی ئێمە بۆچی وەرزشکاران نییە ئەمە خزمەتی وەرزش ئەکەن بەڵام ئەمەی کە پێویستم بەو هەموو نییە پێویستم بەو هەموو نیە کاکە ئێستا بۆ نمونە من یەکی تۆپی کوردستانت پێ دەڵێم لە 5 ئەندامیەکێتی لە 5 ئەندامی پارتی پێگاتوە ئەی بۆ دوو ئەندامی پارتی دوو ئەندامیەکێتی ئەندامێکی کۆمەڵ ئەندامێکی گرتو ئەندامێکی کۆ یعنی هەر عەلەقەلەی کەم بەدەکەش باوا بێ هەمانگی وانی تیاابێ یعنی پێویستم بەم هەموو نییە بۆیە ئێمە وەکوتم کێشەمان لەو حەلەقە وەسڵی ئەو وەسەتەی کە چینی وەرزشکاران و دەستەی باڵای پارەدارەکان و دەستەی باڵای حکومەت پێک دەگەێنێت ئەمانە کەمتەرخەمیان تێدا اختصاسیان تێدا نیە ینی ئەوەی کە بیانوێ شتەکە بە سیستماتیک بەڕێوەبەرن نایانەوێ یەکێکیش بێ پرۆژەیەکیان باتێ قوبوڵی ناکەن من خۆم چەندجار پرۆژەم داوە بە ناوەندەکانی وەرزش یا قسەم لەگەڵا کردوون لەگەڵ جەماعەتی لیژنەی ئۆلۆمپی لەگەڵ جەماعەتێکی تۆپی کوردستان لەگەڵ بەڕێوەبەرەتی بەڕێوەبردننی یاری باسکە هەمویان تا حەدی گوێ لێگرن کە ئەزانن ئەم گوێگرتنە لە بەرژەوەندی بۆ نمونە ینی
برای بەڕێزم کە عەبدوڕەحمان لەگەڵ منا کارەکە کە ئەزانن ئەمەی کە من پێم وتون یعنی ئێمە ئێستا تۆ ئەم شتە بەم نەڵی من کە بزانم لە بەرژەوەندی کە عەبدوڕەحمانەیە ڕاستە خۆم شتە واتە ئەویش هەر بە شخصی بووە بەڵێ ئیهمال یەکەم بۆ لەبەرەوەی من ئەم هاوڕێی منە کە عەبدوڕەحمان زۆر باشە لەگەڵ منە لە بەرژەوەندی وایە نایکەم پێشتریش ئاماژەت بەوە کرد کە لە کابینەکانی ڕابردوودا وەزارەتی وەرزش و لاوان هەبوو ئێستا تەحجیم کراوە خاوەتە ناو وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتێکە ئەمە زیانی بە وەرزش و گەنجان و ئەم پرۆسەیە نەگەیاندووە پێشتر ئەم خەمەی کە حکوومەت هەیە بوو ئەم بوجەی کە بۆم بوارە سەرفی دەکرد زیاتر نەبوو و گەنجان تا چەند لەم پرسە کارجێڕیە ئیداریانە شارەزاییان هەیە بۆی کە ئەوانەی کە حەزیان بە بابەتە دێت بێنە سەرخەت و لەو تونیلەوە بتوانن بەشی خۆیان لە ڕێگەی یاساوە لە حکوومەت بپچڕن بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان بۆ گەنجان ینی ئەو هۆشیاریە لای گەنج هەیە طبعاً کاکارزان ئێستا تۆ ئەگەر وەزارەتی وەرزش و لاوان دووبارە لە حکوومەت هێرمی کوردستانە دابنرێتەوە باش لە هەر حیزبێک کەسێک ئاتش حیزبێگەمە وەربگرێت کەسێک دا ئەندێک کە تایبەتمەندی لەم بوارەیە هەبێت بەس ئێستا تۆ ئەیخەیتە وەزارەتی ڕۆشنبیریانێ لە وەزارەتی ڕۆشنبیری کەسێکدانی بۆ نمونە اختصاصی وەرزشی نیە دوایی یەڵی بەڕێوەبەراتی گشتی وەرزشمانەیە بەڕێوەبەراتی گشتی وەرزش لەسەر بنەمایەکی ڕاستەوخۆی حیزبایەتی دادەنێت ئێستا حاڵی حاضر ئەمەی کە لە بەڕێوەبەری گشتی وەرزشی کوردستانە کەسێکی وەرزشیە بەڵام وەرزشێکە وەرزشێکی تایبەتمەندە ینی لێک وەرزشایە ئەم کەسە ناتوانێت نەپەرژا ینی بە مێژووی کارکردنی نەپەرژاوەتە سەر وەرزشەکانی ترکە چۆن بەڕێوەچن کارزان وەرزش تەنها تۆپی پێ و یاری لەش جوانی نییە ئێمە کوردستان ئێمە وەرزشکارەکانمان لە یاریە تاکیەکانە وەرزشە تاکیەکان بۆ نمونە تایکواندۆ بۆ نمونە کاراتیە بۆ نمونە کیک بۆکسین بۆ نمونە تێنسی سەرمێز لەمانە ئێمە بەتەڵی نیمچە دورگەی عەرەبمانەیە بەتەڵی لە یاری ئەی بۆچی خەڵک نەیزانیوە ئەمانە لەبەرەوە گرنگی پێ نەدراوە گرنگی پێ کاگێک یاریزانێک دەچێتە یۆنان کاکتارێک چوە یۆنان مەدالیای شاڵتون هێنا لە ناو یۆنانە بەتەڵی عالەم چی بۆ کرا چێ پێشوازی لێکرد چێ بەدەمیەوە ئەوە نەبوونی نوێنەری گەنجانە لە ناوناوەندەکانی بڕیار و یاسادانان ئەگەرنا دەتوانرێت ئەمە بەڕاستی گەورە بکرێت و ببێ بە شانازیش بۆ گەنجان من پێت دەڵێم من شانازی دەکەم بە یەکەم بە حیزبەکەم کە ڕێگەیدان بۆی کە بە تایبەتمەندیشی تایبەت بە چینێکی کۆمەڵگەوە من خۆم کاندید کەم و بابەتەکانم سەبارەت بۆ بێ و یعنی متمانەیە وەشم بە خۆمەیە لە ماوەی ڕابردۆ ئەزمونەی کە پەیام کردووە بتوانم بەو هەمانگی و بەو لێک تێگەیشتن و بەو یعنی حاڵەتێکی زۆر گرنگەیە کاکارزان بۆ من ڕەتنەکردنەوەی دەموچاومە لەلایەن هەموو لایەنەکانەوە بۆ لەبەری وتم وەرزش پێکەوە ژیانە من وەرزشم کردووە مەحبوبی زۆر ئایدۆلۆژی و حەزبی بیر ناکەیەوە لەگەڵ هەموو حتا غیرە ئایدۆلۆژیەکانی شەوانەی لە دەرەوەی بازنەی ئیسلامیەکان وابزانام علاقاتێکی باش هەیە وڵا تقریبان علاقاتێکی زۆر باش من لە سنووری خۆیان لەگەڵ هەموو کەسێکا دەڕۆم لەگەڵ هەموو لایەنەک و لەگەڵ هەموو نەوەکاتا سنووری خۆی لەگەڵ یا دەڕۆم ئەمەش بۆ پێشکەوتنی خۆم و بۆ خزمەتێکی تایبەتە کە توانیشمە من ئێستا لە ماوەی ڕابردوو ئەو پەیوەندی کە تۆ باسێکی توانیمە لە کەناڵ یاسمانی پەیامەوە گەورەترین خزمەتی زۆر باش کاک محەممەد ئەگەر کاتمایەوە دەگەڕێمە لای بەڕێستان کاک عەبدوڕەحمان لە خولەکانی ڕابردوودا پرسێکی گرنگ کە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە ڕێخستنی ژیانێن لە ڕێگەی پرۆژە یاسای دەستور بابەتێکی گەرم بوو یەکێک لەو بابەتانە ئایا شتێک ببێتە سەرچاوی یاسادانان لە دەستور یاخود ئایا ئاینی ئیسلام بەشێک بێ لە پرۆژەکانی یاسادانان لە هەرێمی کوردستان ئەگەر دۆخی خۆڕەڵاتی ناوەڕاست و دۆخی عراق بەرەو باشی بڕات و کێشەکان کەم ببنەوە پێدەچێت لەم خولەی پەرلەماندا لەم خولی شەشەمەدا ئەم بابەتە بێتەوە بەرباز هەر بەڕاست ئێمە کاندیدەکان دەبینین کە بانگەشە دەکەن هەندێکیان دەبینین هیچ مەهامێکیان تێدا نیە شایستەی ئەوە نییە کە شتێکی زۆر سادە لەم وڵاتە حتا شتێکی زۆر سادەیان پێ نامێ هیچ اختصاسێک بڵم پێیان بدەیت بەڵام دەبینی ئەمانە خۆشیان پیان وا دەڕۆن بۆ پەرلەمان ئەمانە شایستەی ئەوەن بڕۆن بۆ پەرلەمانێک کە دەستور و یاسا بۆ تاک بە تاک لە منداڵەوە بۆ پیرێک بنووسنەوە وڵی کاکارزان یعنی من کە جاری وایە بە سیڤی و بە ناو ناونیشانی کاندیدەکانی ئەم هەرێمەیە ئاڕۆم هەنێکی ئەبینم ئیتر چۆنەڵێت هەوەکو ئەو جاوتمتم هۆرەیەکی گەرەکان بەس وڵی ینی پیا مێشی ژانەکە دەوەرە ئەمە ئەچێتە پەرلەمان وڵی نە ئەلفوبای
یاسا ئەزانێن ئەلفوبای هەڵسوکەوت و ئەتەکێتی پەرلەمان ئەزانێن جارێکانی بۆچی ئێستا لە بەرچاوی هاوڵاتیانە شکۆی پەرلەمان نەماوە جارێک کە ئەچین ئەڵێ من کاندیدم خەڵک هەر گاڵتەی بە پەرلەمان و پەرلەمانتاری ئەمە کێوای لێ کردووە ئەمە ئەو پەرلەمانتارە لێ نەزانانەی کە جووت حیزبی دەسەڵات بۆ پەیداکردنی مەسلحەتەکانی خۆیانیان نردیان نە پەرلەمان و پەرلەمانیان کرد بە مازەلا ئەمە ئاوایان لێ کردووە ئەگینا یەک لەو ئیشانی پەرلەمان بۆ نمونە نووسینەوەی ڕژنووسی دەستورە دەستور بە القوانین ناوهێنراوە کە بەڕاستی هەروایە ئەگەر بە شێوازێکی تر باسی دەستور بکەین دەستور من و تۆ بەڕاستی ئێستا ئەم پۆشاکە جوانی کردوین خی پەروەردگار بە شێوازێکی زۆر جوان دروستی کردوین و هەروەها یەکێک لەو نیعمەتانیش ئەم پۆشاکەی کە من و توی جوان کردووە دەستور پۆشاکێکی جوانە کۆمەلگاکان جوانەکات دەستور ئەو سەقفەیە کە بەڕاستی نایەڵێت باران و گەرما و سەرما و هیچ هۆکارێک ئەو کۆمەلگایە بتەزێنێت ئەو کۆمەلگایە لەناو پۆشاکە جوانە دەتوانرێت کەسێک دروستی بکە لە پەرلەمان لە کاتێکدا هیچ پۆشاکی ئەتەکێت پۆشاکی زانست پۆشاکی ئەخلاقیات و ئەم کۆمەڵە خەڵک ئەم کۆمەڵە باگراوندەی کرد لای خەڵک بۆ بە ئەخلاقیادیان هیچ بەرگێکی ئەتەکەتی لە بەردانی ئەم کەسە دەتوانێت ئەم بەرگە جوانە لە پەرلەمان دروستکە من کە سەرنجم لەسەر هەندێک کاندید هەیە بەڵام لە ناویشانە کاندیدی زۆر باشی تایە بەڵاستی پرۆفیشناڵە خاوەن شادی باشە سەلیقەی ئەوەی هەیە کە بتمانی پێ بکرێت بەڵام ئەوە هاوڵاتیە دوجارکی ئەنێرێتە پەرلەمان و ئەیکا بە نوێنەری خۆی بۆیە ڕژنووسی دەسوورێکی بۆ دابنێت هەتایە سوودی لێ ببینێت کاکارزان من یەک نمونە بۆ ئەهێنمەوە لە ساڵی 69 ئەنجومەنی نیشتیمانی حیزبی بەعز یاسای داناوە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێکرێت بۆ نمونە یاسای لەشفرۆشی لە ساڵی 69 دانراوە ئێستا لە هەرێمی کوردستانە کاری پێکرێت لە 2023 لە حکوومەتی پەرلەمانی عێراقیە تعدیل کراوە بەڵام تا ئێستا لێرە کاری پێکرێت ئەمە بۆ یاسایەک ئەی باشە یەکشی تری پێڵێم هەر ئەو یاسا کە دەرکراوە لە 69 ئەگەر ئەو پەرلەمانتارە یاخود بڵێن ئەو کەسی کە یاساکەی دەرکردووە ئەگەر تەمەنی 18 ساڵ بوو بێت ئێستا کە 2024 ئەگەر مابێ ئەو کەسە تەمەنی 74 ساڵە لە 18 ساڵیە یاسایەکی بەدەستی خۆی دەرکردووە لە 74 ساڵیە ئەبدەیت نەکراوەتەوە تعدیل نەکراوە هەر ئیشی پێکرێت دەوەرە دەستوورێکی 100 ساڵە دابنێ ئەمجارە ئەم دەستوری ئێمە بۆچی تا ئێستا دەستورمە قورسە بە هەموو کەس ناکرێت بەڵێ کەسە زۆر بێگومان پرۆفشناڵ بێت بێگومان تا ئێستا هەرێمی کوردستان ڕێنەکەوتون کە لەسەر پرۆژەی ڕژنووسی دەستوری ڕێبکەون لە 2002 هەوڵێکیاندا هەنێک مادەیان لێ پەسەند کرد دوایی لە 2025 عفو لە 2005 تعدیل کراوە لە 2008 هەر بەهەمان شێوە لە 2015 هاتە سەر ئەوەی ڕژنووسی هەرێمی کوردستان بە تەواوەتی یەکلایی بکرێتەوە بەڵام یەکەم گرفت عفو بە ئەم کەلیمە تەواوکەم یەکەم شتێکە بۆ گرفت برادەرانی ئەولاجات چۆن بڵێن برادەرانی ئەلمانی کە حەزیان بە ئیسلام نییە ڕێگەیان نەدا کە بەڕاستی ئیسلامی یاسای سەرەکی چۆن سەرچاوی سەرەکی یاسادانان بێت بۆ لانە ئیسلامیەکانیش قبولیان نەکرد زۆر بە کورتی سپاس دەکەم ئەم خولەی داهاتوش ئەگەر ئیسلامیەکان تیایدا کەمی نەبن دەتواندرێت کە پرۆژە یاسای دەستورە گەر بێتە بەرباس وا تێپەڕەندرێت کە ئیسلام سەرچاوی سەرەکی نەبێت ئەمە مەترسی نییە بۆ گەلێک کە هەمووی مسلمانە یاخود زۆرینەی مسلمانە زۆر بە کورتی سپاس دەکەم بەڕاستی نەبوونی ئیسلامیەکان لە پەرلەمانی هەرێمی کوردستانە گەورەترین کارەساتە کە بەسەر ئەم هەرێمەیەت بۆیە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەڵ دڵسۆزە بۆ خۆی بۆ مناڵەکانی خۆی بۆ شار و شارچکەکەی بۆ وڵاتەکەی پێویستە پێگەی ئیسلامیەکان بەهێز بکات بۆ ئەوەی سمعی هەمووان پارێز زۆر باشە کابڕەحمان سپاس دەکەم کاک محەممەد هەرچەندە زۆربەی قسەکانمان سەبارەت بە توێژی گەنجان و خزمەتکردنی گەنجانون بەڵام بابینەران هەڵەت تێنەگەن تۆ تەنها نوێنەری گەنجان دەبی لە پرسە چارە نووسازەکاندا لە بابەتی دەستور و لە بابەتی پرۆژە یاسای خراپ دژ بە هاوڵاکان ئێوە لێوەشدا ڕۆڵتان دەبێت ئەمانە لەولا دایبنین یاخو نەخر تەنها ئیش لەسەر بابەتی گەنجان دەکەن حەز دەکەم ئەوەش بەرچاوڕوومین بەنسبەت خەڵکەوە گرنگە گرنگ ئاینی کۆمەڵگەی خۆمانەوە بێ ئێمە شەڕی لەسەر دەکەین وەلەی شارەزین و ئەو شتەشی کە ئێستا من ئەمانەی کە پەیوەندی بە کێشەی حکوومەتەوە پەیوەندی بە کێشەی نەدانی موچە و ئەم دزینێم بارە نەوتانەمووی ئێمەش لی شارەزان ئێمەش دەزانین چی و ئێمەش دەزانین دیفاعی لەسەرکەین بەڵام مەبەستەکە لە چییە؟ مەبەستەکە لەوەیە با ئەم جارە کاندیدێکمانە بێ فۆکسی تەواو بخاتە سەر ئەمەیان نەونۆ پەرلەمانتارەکەی تر فۆکسەکە ئەم خەنە سەر خۆ ئێمە هەمانگ دەبین لەگەڵانە هەر هاوکار دەبین لەگەڵانە بەشدار دەبین بەڵام
سەرنجی ئێمە زیاتر لەو کارانە دەبێت کە خۆمان دەمانەوێت بە چینێکی تایبەتی کۆمەڵگەی بگەینین کە بناغی کۆمەڵگەی و کە داهاتووی کۆمەڵگەی. کۆتا قسەتان چییە زۆر بە کورتی؟ کۆتا قسە من هیوادارم دەفەتێک هاتوۆتە پێش و گەنجان دەتوانن گۆڕانکاری بکەن. ئێمە زۆربەی ئەوانی لەسەر شەقامەکان کوژران گەنج بوون لەبەرەوەی کە هیچ کەناڵێک نەبوو کە خوانی تێدا ببینەوە بۆی کە حەز و ئارەزوەکانی تێدا مبارەسە بکەن. ئێستا گەنجان ئەم دەفەتان لە بەردەستە هەروە بە هەوەن بە گاڵتە لە دەست خۆیانی بدەن. من زۆر کورت پەیامەکەمە گەێنم ئەڵێم بە مانگێک بانگەشی هەڵبژاردن هەڵمە خەڵەتێن هەریشێکتان کە کاندید ئێستا ئەزمونێکی و زەلامەت لەبەر چاوە پێویست ناکاڵ خەڵەتان بۆ خۆت بکەیت و خاڵی دومیژەوەیە کە ئەگەر ئەزمموی هەژدە ساڵی ڕابردووی ئێمە شانیەوە بۆ ئێمە ئێستا لە پێویستیەکەین کە لە ژیاندا یەکجار تۆم پێویستە دێ ئەمە خۆشیەک نییە بڵێ ئەم خۆشیێتەوە بەردەمت لەمای لەگەڵتانە بوومە ناخۆشیەک نییە بەڵکو پێویستیەکە کە ئەگەر بڕواتان وایە ئەمە لە ڕابردوو خزمەتی گەنجان و وەرزشکارانمان کردووە ئەوە پێویستەکان متمانەمان پێبەخشن تاوی ئەم خزمەتە گەورەتر و بەرپراوانتر بکەین وەکوەی کە ئێستا لە عێراقا عەدنان دەرچال بەرپای کردو و هەموو وەرزشی عێراقی گۆڕی ئەگەر ئەمەشمان نەکردووە ئەوەی تر خۆتان سەرپشک بەڕێز محەممەد ئیبراهیم کاندیدی ژمارە 9 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری سوپاس بۆم دەرفەتە بەخێربێن بەو هیوایی کە بتوانن خزمەتی گەنجان و سینی توێژەکان بکەن لە ڕێگەی ئەوەی کە دەتانەوێت جێبەجێ بکەن. بەڕێز عەبدوڕەحمان خالید کاندیدی ژمارە 17 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بەو هیواین کە ئێوەش خۆی گەورە دەرفەت بە هەموو لاکتان بدات و بتوانن ئەسپی خۆتان تاو بدەن و لە نووسینەوەی یاساکاندا سەرکەوتوانە ڕۆڵێکی کاریگەرتان هەبێت. سوپاس دووبارە بۆ ئامادەبوونتان. خۆشەویستانم لێرەدا کۆتاییم هێنا بە ماڵخەی بەرنامەی ستۆدیۆی 147 تا بێگەیشتنەوە لە ئاڵخەیەکی دیکە و لەگەڵ دوو میوانی دیکەی ئازیز بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ.